وەرزی پێگەشتنی بەروبوومی سەوزە و میوە لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە. ڕۆژانە سەدان تۆن بەروبوومی ناوخۆیی دێنە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە. بەهۆی نەبوونی شوێنێکی تایبەتێک بە هەڵگرتنی بەروبوومەکان جوتیارانی ناچار کردووە لە یەک کاتدا بەرهەمەکانیان بخەنە بازاڕەوە و ساغی بکەنەوە. زۆربوونی بەرهەمیش بەرامبەر بەخواست وای کردووە بە نرخێکی کەمتر بەروبوومەکان ساغ بکرێنەوە. هەرێمی کوردستان بە پانتایی 6,619,000 دۆنم زەوی خاوەنی ڕوبەرێکی بەرفراوانی زەوی کشت و کاڵیە. ساڵانە لەم زەویانەدا ڕێژەیەکی زۆر لە بەروبوومی هاوینە و زستانە دەچێنرێن. لە بەشێکی ئەو بەروبوومانەدا گەیشتۆتە ئاستی خۆشێنی و لە بەشێکی دیکەیاندا زیاتر لە نیوەی پێداویستی ناوخۆ پڕ دەکاتەوە. هەموو ساڵێک لەگەڵ هاتنە پێشەوەی وەرزی پێگەیشتنی بەروبوومدا گرفتی ساغ نەبوونەوە دەبێتە خەمێکی دیکەی جوتیاران، چونکە ڕێژەیەکی زۆری بەرهەم لە ماوەیەکی کەمدا دەکەوێتە بازاڕەوە و خواستیش لەسەری کەم دەبێتەوە. بۆ بەدواداچوون لەسەر هۆکارەکانی دابەزینی نرخی بەرهەمەکان و ساغ نەبوونەوەیان چووینە عەلوەی سلێمانی و بەدواداچوونمان بۆ ئەم پرسە کرد. بس ئێستانە فەلاحەچێت تۆ لە دەرەوە ئەم دوو پیاوە گەرمەی مەعامەلەیانە. ئەم دەڵێت 2 سندوقی 20 کیلۆیی تەماتە بە 5,000 دینار و ئەویش دەڵێت بە 4,000 دینار ماڵمە. دوو ڕۆژە ئەم پیکا بە تەماتەیە لە پێنجێنەوە هێنراوە بۆ عەلوەی سلێمانی و تا ئێستا نەفرۆشراوە. دوجار ئەم پیاوە مەعامەلەکەی بردەوە و بارەکەی کڕی بە 84,000 دینار. ئەم دوو پیاوە ڕێکەوتن لەسەرەوەی ئەم پیکا بە تەماتەیە سنووقی بە 2,000 بفرۆشنەوە. واتە ئەگەر دابەشی بکەی هەر سنووقێک 18 کیلۆی تێدا هەیە، واتە هەر کیلۆیەکی تەماتە 110 دینار. ساڵی ڕابردوو 194,977 تۆن تەماتە لە هەرێمی کوردستان بەکارهێنراوە. 66,029 تۆنی لە ناوخۆ بەرهەم هێنراوە و 98,948 تۆنیشی لە دەرەوە هاوردە کراوە. لەم وەرزەدا کە بڕێکی زۆر تەماتە بەرهەم دێن و سروشتی بەروبوومەکەش بە شێوەیەکە کە بەرگەی مانەوەی زۆر ناگرێت و جێگای تایبەت بە هەڵگرتنیشی نییە، جوتیاران بە ناچاری بە نرخێکی زۆرکەم دەیفرۆشنەوە کە زۆر جار تێچووی بەرهەمهێنانەکەیان بۆ ناگرێتەوە. بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیەش ڕۆژی 22/8 وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا لە 1 ئەیلولەوە هاوردەکردنی تەماتە تا کاتێکی نادیار قەدەغە بکرێت. تەرکیزی ئەساسیمان لەسەر بە بازارکردنی بەروبوومی جوتیاران دەبێت، بەڵام خۆتان ئەوە تا بە 200 دینار ئەیەمێ ناوێ ئەڵێ بە 175 دینار کە لەسەر فەلاحەکە 350 دینار بۆ 400 دینار ڕاوەستا. نەعمان عوسمان بریکاری فرۆشتنە لە عەلوەی سلێمانی بەرهەمی تەماتەی جوتیارانی پێنجێن دەهێنێت و بە بازاری دەکات. ئەو دەڵێت ئەگەر جوتیار کیلۆیەک تەماتە لە 350 دینار کەمتر بفرۆشێتەوە ئەوە زەرەر دەکات. ئەگەر تەماتە لە 350 بۆ 400 دینار کەمتر بفرۆشێت فەلاحەکە زەرەری لێەکات، لەبەرەوەی پارەی کرێکاری لێات چنینەکەی، پارەی سەلەی لێات ئەو سنووقەی کە تێیەکات، کرێی سیارەی لێ ئەیات پێتە عەلوەی سلێمانیەوە کە ئێمە بۆیان ئەفرۆشین. ئەگەر عمولە لە بەقاڵەکە وەرگرین، کرێی فرۆشتنەکە لە بەقاڵەکە وەرگرین، بەقاڵەکە لێمان ناکرێت، مەجبورین لە فەلاحەکەی ئەسەنی کە لە فەلاحەکەشی ئەسەنیت فەلاحەکە ئەمە هەمووی مەسرەفە لەسەری. ئەم گرفتە هەریەخەی تەماتەی نەگرتووە. شووتیش یەکێکی دیکەیە لەو بەروبوومانەی ساڵانە لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی بەرچاوی لەبەرهەم دەهێنرێت. ساڵی 2018 149,732 تۆن شووتی لە هەرێمی کوردستان بەکارهێنراوە. 84,345 تۆنی ناوخۆیی بووە و 65,388 تۆنیشی لە دەرەوە هاوردەکراوە. سەرباری ئەوەی شووتی ناوخۆیی توانای پڕکردنەوەی لە 56 پێداویستی ناوخۆیی هەیە و بەتایبەت لە وەرزی پێگەیشتنیدا ڕێژەیەکی زۆری لێ دەکەوێتە بازاڕەوە، بەڵام حکوومەت یارێم هیچ بڕیارێکی بۆ قەدەغەکردنی هاوردەکردنی شووتی دەرنەکردووە و تەنها باجی گومرگی بە بڕی 250 دینار لەسەر هەر کیلۆیەک داناوە کە ئەمەش نەبووەتە هۆی ڕەوینەوەی نیگەرانیەکانی جوتیاران. بەو پێی لە وەرزی پێگەیشتنی بەروبوومی هاوینەدا ڕێژەیەکی زۆری بەرهەم لە ماوەیەکی کەمدا دەکەوێتە بازاڕەوە، ڕێژەی بەرهەم زیاتر دەبێت لە پێداویستی بازار، چونکە هیچ شوێنێکی تایبەت نییە بە هەڵگرتنی بەروبوومەکان و زەخیرەکردنیان بۆ وەرزەکانی دیکە. ئەگەریش بەرهەمەکان لەم وەرزەدا ساغ نەکرێنەوە ئەوە لە ناو دەچن. بۆیە جوتیاران چەندین ڕێگا دەگرنە بەر بۆ ئەوەی بەرهەمەکانیان ساغ بکەنەوە و لە ناوچوون
ڕزگاریان بکەن. یەکێکی دیکەش لە گرفتەکان ئەوەیە کە ئەو بەرهەمانەی لە ناوخۆدا بەرهەم دەهێنرێن لە بواری پیشەسازیدا بەکار ناهێنرێنەوە. بۆ نمونە لەگەڵ هەبوونی ڕێژەیەکی زۆری تەماتەی ناوخۆیی تەنها 2 کارگەی دروستکردنی دۆشاوی تەماتە لە هەرێمی کوردستان هەیە کە ئەوانیش توانایان سنووردارە. حکوومەتی هەرێم نەک تەنها هاوردەکردنی ئەو بەرهەمانەی ڕانەگرتووە کە زیان بە بەروبوومی ناوخۆیی دەگەێنن، بەڵکو هیچ پلانێکیشی نەبووە بۆ بە بازارکردن یاخود هەناردەکردنی ئەو بەرهەمانەی کە لە ڕێژەی پێداویستی ناوخۆیی زیاتریان لێ بەرهەم دێت. بۆ نمونە بە شێوەیەکی گشتی ساڵانە 240,000 تۆن پەتاتە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت کەچی بازارەکانی ناوخۆ پێویستیان بە 90,000 تۆن پەتاتە هەیە. حکوومەتی هەرێمیش نەک هیچ پلانێکی نەبووە بۆ ناردنەدەرەوەی زیادەکەی، بەڵکو ڕێگریشی لە هێنانی پەتاتەی وڵاتانی دیکە نەکردووە. حکوومەت سیستمیی نییە بۆ وەرگرتنی ئەواتە ئەو بەرهەمانە لیان و دوای خۆی تەسویقی کاتەوە. هەرچی وەزارەتەکانی تری بازرگانی و نوێنەرەکانمان لە وڵاتانی دەرەوەوانە کە بازار بۆ بەرهەمەکانمان بدۆزنەوە یاخود ناوەڕاست و خواردی و عێراق کە لە ساڵانی پێشوە بازارێکی باش بوو، بەڵام ئێستا بەسەبەبی کە ناحی ئەمنی باش بووە زیاترەوانیش خۆیان بەرهەمیێن لەگە بەرهەمەکانی ئێمە تقریبا نزیکە بێتەوە لە کاتێکە هەم کە پێکە و پێگە ئەو بازارە ئێمەمان نامێنێ و ئەم گیر و گرفتانە وای لە بەشێکی جوتیاران کردووە بەروبوومەکانیان ببەنە قەراغی شەقامەکان و بە نرخێکی کەمتر لە بازار بیفرۆشنەوە. 20 کیلۆی تیا بوو یامان بە 1000 دینار. ئەم گەنجە ناوی یوسفە و لێرە فرۆشیارە. دەڵێت دوێنێک کیسێک خەیاری 20 کیلۆیی و سندوقێکی 10 کیلۆیی تەماتەی بە 3000 دینار فرۆشتووە. خەیار 20 کیلۆ بوو یان بە 1000 دینار. وەڵی این فەلاح بووتی پارە ناکەم منش هەر بۆم فرۆش بە 1000. بەڵێ تەماتەم یا بە 2010 کیلۆ بوو. زۆری ڕێژەی بەرهەم و کەمبوونەوەی خواست لەسەری وای لە بەشێک لە جوتیارەکان کردووە کە بە ناچاری بەرهەمەکانیان بهێن و لە قەراغ شەقامەکاندا ساغی بکەنەوە. لێرە جیاواز لە بازار بە نرخێکی کەمتر بەرهەمەکان دەفرۆشرێنەوە، بەڵام هەندێک جار لێرەش بەرهەمەکانیان ساغ نابنەوە و خراپ دەبن و دوجار ڕەنجی ساڵێکیان بەبا دەدەن و فڕێیان دەدەن.